ئێرە مزگەوتی خانەقای مەولانە خالیدی نەقشبەندیە ئەمە سێم ڕەمەزانە و پێش ڕەمەزانیش کە ئێرە دامەزراوە ڕۆژانە ڕۆژانی یەکشەمە و سێشەمە و هەینی خواردنی 500 بۆ 600 کەس حازرەکرێت لێرە ڕۆژانی هەینی زیاتر تەوان و ئەمە سێم ڕەمەزانە تەواوی هەموو ئێوارێکی ڕەمەزان خۆراکی 550 بۆ 600 نەفەر حازرەکەی هەموو تەواوی مانگی ڕەمەزان داهاتی ئەم شتە ئەم خێریە هەمووی خێرەومەندە هەمووی خەڵکی خێرەومەندە ئیتر هەر کەسێ بەپێی توانای خۆی هەیە برنجێنێ ڕۆنێنێ فاسۆلیایەنێ گۆشتێنێ مریشکێنێ پارەمانەیاتێ چکە بەڕاستی خێر هەرەوە نییە با بڵێن ئەو شتە وشکانە ئێمە بەعزەشتێکیشمانەیە بە پارەیە بۆ نمونە غازە بە پارەیە نانە بە پارەیە قاپە بە پارەیە کەوچکە بە پارەیە کۆمەڵەشتی پێویستی ڕۆژانەی بەردەستمان هەیە وەکو دا و دەرمان و کۆمەڵەشتی کە و ئەمانە کەمالیاتی خواردنەکان ئەمانە بە پارەیە. بەناوی خوای گەورە میهرەبان سپاس و ستایش بە خوای گەورە و درود و میهرەبانی بۆ سەر گیانی پاکی پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد صلی الله عليه وسلم. ئێمە ئێستا واین لە مزگەوتی خانەقای مەولانە خالیدی نەقشبەندی لە شاری سلێمانی. ئەم مزگەوتە ئەتوانین بڵێن مزگەوتێکی ئەسەریە مزگەوتێکی کۆنە یەکێکە لە مزگەوتە هەرە کۆنەکانی شاری سلێمانی لە ساڵی 1970 لەسەر دەستی محمود پاشای بابان ئەم مزگەوتە دروست کراوە بۆ مەولانە خالیدی نەقشبەندی قوتب و گەورەی طریقەتی نەقشبەندی. ئەم مزگەوتە هەر لە دێر زەمانەوە لە خزمەتی خەڵکی سلێمانی دابووە. لە ئێستادا بە تایبەتی کە چێشخانەیەکی خێرخوازی تایە کە لەم مانگی ڕەمەزانەدا بۆ هەموو ئێوارەیەک نان و خوانی 500 نەفەر بۆ هەموو چین و توێژەکانی کۆمەلگا بە فەقیر و دەوڵەمەند بە هەموو فرەنەتەوە فرە ئاین ئەوەی کە دێت لێرە ژەمەنانێکی تێر و تەسەلی پێ ئەدرێ بۆ بانگی بەربانگ بۆ بەربانگ